باش وەک هاوکارمان هێرۆ ئاماژەی پێکرد لە ڕاپۆرتەکەیە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بە ساڵات چوانە ئێمە مانوێت لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین لەگەڵ میوانێکم کە لە ستۆدیۆ لەگەڵمە ئەرسەلان عوسمان ڕەسوول توێژەری کۆمەڵایەتی لە ماڵی بە ساڵات چووە. کاک ئەرسەلان بەخێر بێی بۆ ستۆدیۆی کوردستان 24 یەگومان ئەم ڕۆژە لەسەر ئاستی جیهان کە دەستنیشان کراوە زیاتر بۆ تێگەیشتنە لە بارودۆخی بە ساڵات چوان، ینی زیاتر وەکو هەڵمەتێکە وەکو بۆنەیەکە بۆ تێگەیشتن لە بارودۆخی بە ساڵات چوان لە ڕووی شێوازی ژیانیان، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی گرنگیدان پێیانەوە، لە ڕووی معانات و کێشە و گیر و گرفتەکانیانەوە. باشە لە بەگشتی لە هەرێمی کوردستان چه کارێک هەیە بۆ ئەم بابەتە جیا لەوەی کە ئەمڕۆ ئێمە وەکو میدیا ئێوە ئەم ڕۆژەمان یاد کردووەتەوە ئێوەشمان میوانداری کردو بۆ ئێرە. دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ گرنگیدانتان بەم توێژێکی گرنگی کۆمەلگان پڕ ئەزمونن. لێرەوە پێویستی دەزانم لە 1 ئۆکتۆبەری هەموو ساڵێک کە ڕۆژی جیهانی بە ساڵات چوانە پیرۆزبایی جەژنی بە ساڵات چوان لە هەموو بە ساڵات چوانی جیهان بکەم، بە تایبەتی بە ساڵات چوانی ماڵی بە ساڵات چوانی هەولێر لە یەکە بە یەکەیان. بەنسبەت بە ساڵات چوان ئەگەر باسییان بکەین توێژێکی زۆر کارا بووینە کاتێک کە لە تەمەنی خۆیان بەخشیوە و گەیشتینە ئەو قۆناغی لە تەمەن بە تەکید بە کۆمەڵێک ئەزموندا تێپەڕیون و تا ژیانی جسمی و فەسلە جیان گەیشتە ئەوەی کە وەکو پێشان نەتوانن ئەو بەرهەمە و ئەو کارکردنە ڕۆژانەیە بەکاربینن. ئەجا بۆیە بە گرنگیدان لە شوێنێکی ماڵ وەکو ماڵی بە ساڵات چوان کە ماڵی ئەوانە ئێمە میوانی ئەوانین و خزمەتیان پێشکەش دەکەین ڕۆژانە بەپێی ئەو کاتەی کە تەرخان کراوە بۆمان لەو شوێنە خزمەت بکەین تا ئەو پەڕی دڵسۆزی و هاوڕێیانە و برایانە و برادەرانە لەگەڵیان مامەڵە دەکەین. حکوومەت چەند هاوکارە لەگەڵ ئێوە کە ئێوە خۆتان دامەزراوەیەکی حکومین، بەڵام چەند بەدەمتانەوەیە بۆ پڕکردنەوەی پێداویستی ئەو بە ساڵات چوانە؟ بەدڵنیاییەوە ئەگەر حکوومەت و دەستپێشخەری حکوومەت و بەڕێوەبردننی ئەم ماڵە لە ڕێگای حکوومەتەوە نەبێت بە هەموو کەسێک ئاسان نییە ئەو توێژە خزمەت بکرێت. بۆ نمونە کاتێک کە لە لای ئێمە وەردەگیرن هەر لە یەکەم ڕۆژی وەرگرتنیانەوە کە وەکو سوودمەندێک ناویان دەبین چکە سوود لەو شوێنە وەردەگرن شوێنی حەوانەوەیان پێدەدرێ وەکو بێد و پێخەفەکان و ئەو بابەتانە لەو شوێنەدا ساکەرەوە و گەرمکەرەوە بە بەردەوام هەیە و کارەبای 24 ساعتیش هەر لە زووەوە بەردەوام ئیشی کردووە و بۆ گرنگیدان بەو حاڵی ئەم توێژە. ئینجا لە ڕووی دەرونی و لە ڕووی تەندروستیشەوە زۆر گرنگی پێدراوە. تەندروستی بۆ نمونە لە هەر لە ناو کۆمەلگای بە ساڵاتچوەکانی خۆمانەوە بەشێکی تەندروستیمان هەیە. یەکەی تەندروستی چەند چارەسەرێکی سەرەتایی کە لە دەسەڵاتی ئێمەدا هەبیتون و دەسەڵاتی ئەو دکتۆر و باوڵێن برین پێچانە هەبیت ڕۆژانە بە دوواداچوونیان بۆ دەکەن و چارەسەرەکانیان بە شێوەیەکی پێویست بۆ تەرخان دەکەن. ئەگەر لە دەسەڵاتی ئێمە دەرچوو نەخۆشیەکان بەرزتر بوو لەو ڕادەی کە ئێمە خزمەتگوزاریان پێشکەش دەکەین، ئەمبولانسی تایبەتمان هەیە لە ڕێگای حکوومەتەوە بمان دابین کراوە دەیانگەینە نزیکترین شوێن لە نەخۆشخانەکان. هەروەها لە ڕووی خۆراکیشەوە ڕۆژانە سێژەمە بە گوێرەی خشتەیەکی داڕێژراو کە پەیڕەوی دەکرێتن و ژەمی بەیانی و نیوەڕۆی ئێوارە و هەروەها ڕەچاوی ئەوەش کراوە کە هەندێک خواردن هەیە لە وەرزیەکانە وەکو لە وەرزی بەهار هەندێک خواردن هەیە تایبەتمەندی ئەو وەرزەی لەخۆ گرتووە ئەوانشیان پێشکەش دەکەین. ئێمەش وەکو توێژەری کۆمەڵایەتی ڕۆژانە بەردەوام لەگەڵیانین بۆ پاڵپشتیکردنی دەرونی و کۆمەڵایەتیان. ئەمە ڕەنگە تایبەت بێ بە ماڵەکەی ئێوە، بەڵام لە دەرەوەی ماڵەکەی ئێوە کۆمەڵێکی زۆر بە ساڵات چوو هەن لە ناو ماڵەکانی ئێمەیان لەگەڵ ئێمە ژین لەگەڵ هەموو خەڵکە ژین. بۆ ئەمان لەم ڕۆژەیە چی بە بیری خەڵک بێنینەوە چۆن مامەڵە لەگەڵ بە ساڵات چوان بکەن؟ ئێمە خۆشبەختانە لە کۆمەلگایەکین تا ئێستا ینی پلەی
بە یەکبەستنی خێزانیمان زۆر بەقووەتە ئەوەیە کە لە هەولێرێکی با بڵێن 2 ملیۆن تا 3 ملیۆنی لە شوێنێکی وا کۆکراینەوە لە هەولێر لە سنووری هەفتا زیاتر کەمترن بە ڕێژەیەکی ناکاپۆینتی 0.1ش ئیتر لەم شوێنە کە خزمەتگوزاری بەوانە پێشکەش دەکرێت لە دەرەوەش ئەو بەستەرە کۆمەڵایەتیە هەیە کە ئێمە کەسانی خۆمان و دایک و باوک و داپیرە و باپیرەمان خۆش دەوێتن و لەبەرەوەی بە سۆزک و چەند قۆناغێکی ژیاندا تێپەڕوین کۆمەڵێک یادگاری خۆش و بەسەرهات و سەربردەمان هەیە لەگەڵ یەکتری وا دەکا ئەو بەستەرە خێزانیە زیاتر پتە بێتن و زیاتر گرنگیان پێ بدەین. بەڕێز ئەرسەلان عوسمان ڕەسوڵ توێژەری کۆمەڵایەتی سپاس بۆ بەڕێستان لە ستودیۆ کوردستان بسشا لەگەڵ ئێمە ئامادە. سپاس بۆ ئێوەش.